لە چوارچێوەی بەڕێوەچوونی دووهەمین فێستیڤاڵی ئاینی زانکۆی سلێمانیدا کە لە 27 ئاداری ئەم ساڵ بەڕێوەچوو، زۆر دەستنووسی دێرینی قورئانی پیرۆز و ڕاوەی قورئان کە لەلایەن زانایانی کوردەوە نووسراون نمایش کران. یەکێک لەو بەرهەمە ناوازە و پڕبەهایانەی لە پێشەنگاکەدا نمایش کرابوو، قورئانەکەی گڵە زەردەیە کە مێژووی نووسینەکەی بە تەواوی نازانرێت، بەڵام پێشبینی دەکرێت بۆ 4 سەدە بەر لە ئێستا بگەڕێتەوە. قەبارەی قورئانەکە 40 بە 24 سانتیمەتر و ئەستوریەکەی 9 سانتیمەترە. بۆ هەموو لاپەڕەیەک 12 دێڕی گەورە و جوان بە خەتی محەقیق و ثولث زۆر بە کارامەیی و بە مرەکەبی ڕەش نووسراوەتەوە. بۆ کۆتایی سوورەت و سەرەتای سوورەتێکی دیکە ڕەنگی سوور بەکار هاتووە. لە سەرەتای سوورەتەکەوە هەتا کۆتایی ئاەتێک بازنەیەکی سوور و خاڵێکی ڕەش لە ناویدا دانراوە. ئەمەش بۆ جیاکردنەوەی ئاەتەکانە لە یەکدی. ئەم قورئانە دەستنووسە دێرینە لە ناو خەڵکیدا بە قورئانە گەورەکەی گڵە زەردە ناسراوە. لەم ساڵانەی دواییدا نوێکردنەوە و جوزئە بەند کراوە و بەرگی تێگیراوە و هەندێک لە لاپەڕەکانی کاغەزی بە کەتیرە پێوەنراوە. لە لاپەڕەیەکی قورئانەکەدا نووسراوە. ئەمە نووسینەوەی دایە خاسەیە کە دایکی شێخ حەسەنی گڵە زەردەیە، زانای ئاینی و ئەستێرەناسی کورد و یەکێک لە شێخانی تەریقەتی قادری و ساداتی بەرزنجە و وتوویەتی ئەگەر کەم و کوڕیەک لە نووسینەکەیدا هەبووە لێم ببورن، چونکە دەستێکم بە لانکی شێخ حەسەنەوە بووە و دەستەکەی دیکەم بە نووسینەوەوە بووە. ئەم قورئانە مێژوو بەروارەکەی بۆ 4 سەدە ئەگەڕێتەوە و مۆر و خەتمی شێخ حەسەنی گڵە زەردەی لەسرە بەڕەحمەت بێت. ئەم قورئانە ئێستا لە گڵە زەردە پارێزراوە. بۆ یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم قورئانە بە شێوازێکی گشتی قورئان بە خەتی نوسخە نووسرێتەوە، چونکە ئاسانترە. خەتی سولس تەنها بۆ لەوحاتە، بۆ کڵەشەیەک لەوحەیەک لاپەڕێت تا 2 لاپەڕە. هەموو قورئان بە سولس بنووسرێتەوە زۆر قورسە. ئەم قورئانە یەکێک لەو قورئانانەی کە هەر هەمووی بە خەتی سولس نووسراوەتەوە. یان لەبەر هەندێک حاڵەتی ئەمنی لاپەڕەی ئاخریان لە سەبارەت بە کارەکانی نۆژەنکردنەوەی قورئانەکە، ئەو مامۆستایی زانکۆیە دەڵێ خۆشبەختانە نۆژەنکردنەوەیەکی جوانی بۆ کراوەتەوە، بەڵام داخی گرانم بە حوکمی ناڕەحەتیەکانی ناوچەکە 4 دەوری کتێبەکە زۆری نەماوە. 4 دەورەکەی زۆری نەماوە، یعنی من تەسەورەکەم لە 4 دەورەوە حاشیە نووسینێک و زەخرەفەیەکی هەبوو بێ، بەڵام ئێستا نەماوە. و ئەم قورئانە حیبرەکەی و بەڕەنگە سوورەکەی و ڕەشەکەشیەوە هەر هەمووی ئەو مەوادانە طبیعی، ئەو موادە طبیعیانەی وڵاتی کوردەواری خۆمان بووکە لە چرایەک و فتیلەیەکی کۆنا ڕەشاییەکان کۆ کردوێتەوە، لە دەستکەوانێکە برنجی کوردی و دەنکە هەنار و گوڵاڵە سوورەیان تێکەڵ کردووە. پاش ماوەیەک شڵەخانی لە ناو شوشەیەکی تایبەتە بۆ ئەوەی کە بڵاو نەبێتەوە پەتی جاڵجاڵۆکان هێناوە، یان ئیسفنجە شتێکیان هێناوە بۆ ئەوەی نووسینەکەی نەیاتەوە. ئێستا ئەم حیبرەی کە ئێستا ئەیبێنن کە ئەوە 4 سەدەی بەسەرا ڕۆشتووە، احتیادیان تەڕێکەی بڵاو نابێتەوە، یعنی کوالیتی ئەو حیبرەی لەو ئاستایە. قورئانەکە مێژووی پەرۆشی وڵاتی کوردەواری بۆ پاراستنی کللتوری ئاینی نیشان دەدات و لە ئێستادا لە سندوقێکی شوشەییدا پارێزراوە. ئەوەیش بەهۆی ئەوەی ئەو کتێبانەی کۆنن، لاپەڕەکانیان مۆرانە لێیداون و لەبەر هەڵوەرینی پەڕەکانیان و ترس لە توشبوون بە بەڵەکی و هەسیاری پێست شیاو نین بۆ دەستلێدان. هەر بەو هۆیشەوە ژمارەیەکی زۆر لەو بەرهەمە دەستنووسانەی لە پێشەنگاکەدا نمایش کرابوون، وێنەیەکیان لە بری نوسخە ئەسڵیەکەی دانرابوو.